بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا بۆ سێمین جار کێڵگەی غازی کۆرمۆر لە سنووری ناحیەی قادرکەرم بە موشکی جۆری کاتوێشە ئاراستەی کێڵگەکە کراوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی کێڵگەی غازی کۆرمۆر بە موشک بە ئامانجگیراوە، کاریگەریەکانی ئەو موشکانە لەسەر وەبەرهێنانی غاز لەو کێڵگەیە چی بەسەردەی و بۆچی تاکو ئێستاش هێزە ئەمنیەکان سەرچاوەی مۆشەکەکانیان ئاشکرا نەکردووە. هەروە باز لە ئایندەی دۆسەی نەوتۆغاز هەرێمی کوردستانیش دەکەین، دوای بڕارەکەی دادگای فیدراڵی و دوای موشەکانە چی بەسەردێت. بە میواندارێک لە بەڕێزان محەممەد حسێن شارەزای بواری نەوتۆغاز لە سودوی سەرکی، هەروەها دواتریش سەرحەد قادر بەڕێوەبەری پێشووی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکوک لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک محەممەد بەخێر بن. بەر لەوەی بچینە سەر مۆشەکەکان باسی کێڵگەی غازی کۆرمۆرمان بۆ بکەیت. لەکوێ و ئێستا چی بەرهەم دێنێ، بەرهەمەکەی چەندە بۆ هەرێمی کوردستان؟ کۆرۆمۆر تەنها کێڵگەی بەرهەمهێنەری غازی سروشتیە لە هەرێمی کوردستانە. ئێمە جگەل کۆرۆمۆر لە کێڵگەکانی سەرقڵا غازی هاوڵی نەوت ئەگرن و ئەوەش کارەبای لێ بەرهەمێنن و لە تاوکێ لە لای زاخۆش هەم دیسان غازی هاوڵی نەوت ئەگرنەوە، بەڵام ئەوەی تاوکێ جارێکی کەیکەنەوە ناو بیرە نەوتەکانە بۆی فشاری بیرەکان ڕاگرن و نەوت دەربێنێ بۆیان. بەڵام بەگشتی کۆرۆمۆر تەنها کێڵگەی غازی سروشتیە لە هەرێمی کوردستانە کە لە ساڵی 2009-2008 تا ئێستا بە بەردەوامی بەرهەمی هەیە. ئەم کێڵگە لەلایەن گروپی کۆمپانیەکانی پەرل پەترۆلیۆم و بەرهەمهێنرێکە ئەمە داناگاز و هاوبەشەکانێتی ئیشی تیاکرێ. لە ئێستا پلانیان هەیە بەرهەمهێنان لەم کێڵگا فراوان بکەنەوە بە پێی بەیاننامەی کۆمپانیەکان خۆیان لە کۆتا ئەم ساڵە لە ساڵی 2022 سابس پێنجی بەرهەمهێنان زیاد دەکەن کە ئەگەر ئەمە بەدی بێنرێت و لیان گەڕن ئیشەکانیان بکەن، ڕەنگە تا کۆتایی ئەم ساڵ بەرهەمی ڕۆژانیان بگاتە 570 میلیۆن پێسێجا. ئێستا 452 میلیۆن پێسێجا غاز بەرهەمێنن لەگەڵ 12 تا 13,000 بەرمیل کۆندێنسەیتی ڕۆژانە. طبعاً ئەم داناگاز پێشتر لەگەڵ حکوومەتی هەرێما کێشەی قانونی و شتی زۆرە بوو و یەکێکیشە لە چیرۆکە با بڵێن سەرکەوتۆکانی کەتی نەوتی کوردستان. لە ئێستا بڕێکی زۆری ئەو کارەبا نیشتیمانی لە هەرێمی کوردستانە بەرهەمێنرێ بە غازی ئەم کێڵگەیە ئیشەکات با بڵێن تۆرباینەکان ئەو وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا بە غازی ئەم کێڵگە ئیشەکە بەشی هەرە زۆری تقریبان هەموو ئەو غازی چەشلێنانی ماڵانەی کە لە بازاڕەکانی کوردستانە هەیە و بە نرخی داشکا و ئەفرۆشرێتە خەڵک هەر غازی ئەم کێڵگەیە. بۆیە لە ساڵی ڕابردوو داناگاز و هاوبەشەکانی 250 میلیۆن قەرزیانێنا لە ئاژانسی گەشەپێدانی ئەمریکیەوە بۆی ئەم کێڵگە پەرە پێ بدەن. پلانیان هەیە هەتاوەکو کۆتایی 2026 و 2027 ساڵی 2027 بەرهەمی ڕۆژانیان بگەنە 1 میلیارد پێسێجار غاز لە ڕۆژێکدا. ئیتر ئەو کاتە ئەکید ئەوە بەشی پێداویستی ناوخۆی کوردستانەکە بۆ بەرهەمێنانی کارەباوە بۆ بەشەکانی تری ژیان کە غازی تا بەکارهێنرێ، هەم لە سووتاندنی غاز بۆ مەسلەی چەشلێنان و پێداویستی وزەی ماڵان، هەم غاز بۆ وزەی ئۆتۆمبیل و هەم بۆ پیشەسازیەکانیش. باش سپاس دەکەم. دواتر قسە سەرەوەکەی کارەکانی و کۆمپانیا لە ئێستادا وەستاوە دەگرێمەوە لای بەڕێزت دەچینە هەولێر لای کاک عەمید سەرحەد. کاک سەرحەد زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بەڕێزتان وەکو شارەزایەکی ئەمنی خوێندنەوەیەکمان بۆ بکەی سەبارەت بە و هێرشە موشەکەی کە کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر کە بۆ سێمین جارە موشک باران کراوە. هۆکاری بە ئامانجگرتنەکەی ئەو کێڵگەیە بۆچی دەگرێتەوە؟ هۆکارەکەی چییە؟ سەرەتا زۆر سوپاس بۆ جەنابتان، بە خێراتنی میوانە بە ڕێزەکەتانەکەین. سوپاس بۆ بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. دیارە هەروەکو خۆتان ئیشارەتان پێە کە لە ماوەیەکی کەمتر لە هەفتەیەکە 3 جار بە موشک هجووم کراوەتە سەر ئەو کارگەیە. دیارە وەزعەکان ئەتوانین بڵێن زیاتر وەزعەکان مۆزوعی سیاسیە. ئەمڕۆ
کە حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانی چەند وڵاتێکی دەرەوە کرا و باسیەوە کرا کە هەناردەکردنی غازی کوردستان بۆ دەرەوە ئەوە دەور و تاسیری خۆی هەیە و ئەو شەڕی ئۆکرانیا لەگەڵ رووسیا ئەمە شەر ئەتوانین بڵێن تقریبن پەیوەندی بەو مەوزوع ئەوە هەیە جگە لەوەی ئەو ئاڵۆزی کە ئێستا لە بەغدایە هەیە کە تاکو ئێستا زیاتر لە هەشت مانگەوە هەڵبژاردن کراوە تا ئێستا حکومەت تشکیل نەکراوە کێشە و مەشاکیلی زۆر هەیە لە ناو ماڵی شیعەیە لە ناو هەموو لایەنە سیاسەکانە نەتوانراوە حکومەت تشکیل بکرێەوە ئەو موشکبارانە تەنها هەرو سنوورەشی نەگرتەوە پێشتریش بینیمان لە سنووری هەولێر چەند جێگایەکی ترکرایە ئاماجووە تەسەوری شەکەیندا ئایندەشە ئەم موشکبارانانە هەر بەردەوام بێ و حکوومەتی مرکزیش نەیتوانیوە تاکو ئێسا ئەو بۆشایی ئەمنیانی کە هەیە لە بینی هێزی پێشمەرگە و حکوومەتی مرکزی ئەو بۆشایی ئەمنانە پڕ بکرێتەوە زۆر جار ئەو لەو جێگایانەوە دەرفەتێکی باشە هەم بۆ ئەوانەی کە بیانوێ ئەو ساروخانە بتەقێن و هەم بۆ چەکدارانی داعشیش دەبەرەوەی سنوورێکی زۆر بەرفراوان هەیە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە و هەر کەس و لایەنی و گروپێک بێوێ لەوێ هەر کارێک بکات زۆر بە ئاسانی توانێت ئەو مەبەستەی کە هەیەی بیپێکە کارەکانی خۆی ئەنجام بدا لەبەرەوەی هیچ هێزێک لەو سنوورەیانە و خەڵکێکی شەیە بە تاکید هاوکاریانە ڕێنیشاندەریانە نەوانێ شوێنەکانیان هەدەفی شوێنەکانیان باتێ GPS-یان باتێ ئەوانیش خەڵکی وڵاتی تریانە پشتەوە بێ یاخود گروپێک بن یاخود هەر تاقمێک بن ئەوان ئەم کارانە ئەکەن بۆ تێکدانی وەزعەکە ئێستا وەزعەکە لەبارە بۆی کە ئەوان بیانوێ شێوی دروست بکەن هەم لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی مرکزیا و هەم لەسەر ئەوەی کە غازەکە نەڕواکە ئەمڕۆ کێشە و مەشاکیلێکی زۆر کە خۆکو خۆمان نەزانین ئەمڕۆ لە ئەوروپا و لەوانە لەسەر مۆزوعی غاسەیە. باشە بەس کاک سەرحەد سەبارەت بە ئەو ناوچەی کە نزیکە لە کێڵگەی غازی کۆرمۆر کوێیە پێشبینی دەکرێت لەکوێوە و موشەکانە ئاراستەکرابن و ئایا بۆشایەکی ئەمنی هەیە لەو ناوچانە؟ بەڵێ بۆشایەکی ئەمنی زۆر هەیە لەو سنوورە ئەو سنوورە تا ئەچێتەوە سنووری دووس خۆرمات و هیچ هێزێکی ئەو توی لێ نییە بتوانرێت ئەو مەتیقانە کۆنتترۆل بک پێشووتر هێزەکانی پێشمەگەی لێبوو پێش 16 ئۆکتۆبەر ئەگەر تۆ ئێستا بتێ ئەو سنوورانە کۆنتترۆل بکرێت نەوانێ بە فیرقەیەکی جێشی عێراقی نەتوانانی سنوورەکە هەموو کۆنتترۆل بکرێ کۆمەڵێ شی و دۆڵ و مەجاالاتی زۆر هەیە بۆ هەر کەس و هەر تاقم و هەر گروپێکە بێوێ کاری لەو جۆرە ئەنجام بدا زۆر بە ئاسانی ئەتوانێت کارەکانی ئەنجامدا خۆ ئەو کارەکە ئەنجامە درێ بە سیارەیەک نەوانی هەمووی لە ماوەی چەند سعاتێکە ئەتوانێت ئەو کارە ئەنجام بدرێت و بگەڕێتەوە مەجال زۆرە ڕێگا زۆرە ئەوە خەڵکی شەیەوەکو پێم وتنەوانێ هاوکاریان بێ ڕێگایان پیشاندا و خۆشیان خەڵکی مەتیقەکە بن و شارەزا بن بتوانن دەچی کاتێکا و چۆنچۆنی ئەوان مەجاالیان بۆ بەڕەخسێکە لە هەدەفەکانی خۆیان بدەن و بگەڕێنەوە. باشە بەڕز پێشتر زۆر لەو ناوچانە کارت کردووە. بەزیستە دیارە چێ هێزێکی تێدا یا خودە و ناوچەیە کە پێشبینی کراوە موشکەکان ئارەسەکرابن هەر هێزی لێنێ هێزی هیچ لایەنێک یاخود باسی سوپای عێراق حەشد نازانم داعش لەو ناوچانە هەموو بوونی هەیە لەو بەریش بڵێن هێزی پێشمەرگە؟ ئەو سنوورە کە تۆ ئەڵەی هێزە عێراقیەکان بریتە لە جێشی عێراقی پۆلیسی فیدراڵی حەشتی شعبی بە هەموو گروپەکانەوە کە زیاتر لە 6 بۆ 7 گروپە بن هێزی دژە تیرۆر هەیە دەستگای هەواڵگریەکانی ئەمنی وەتانی هەیە دەستگای هەواڵگری وەزارەتی دیفاعەیە وەزارەتی ناوخۆیە بە تاکی دەبێ وان ئاگیان لەو جم و جوڵانە هەبێ و معلوماتی تەواویان هەبێت من قەنەعەتم بۆ نییە ئەو هێزانە کە هیچ معلوماتێکیان لەسەر ئەو کەسانە نەبێتەوە لە ماوەیەکی تەنها هەفتەیەکا سێ جار موشکبارانی ئەو شوێنانە بکەن بەڵام یەک حەقیقەتی ئێمە ئەبێ ئەوە زۆر بە باشی بزانین ئەمڕۆ لە ناو حکومەت تا حکومەتێکی تری بەهێزتر هەیە ئەو حکومەتە بەهێزە هەر کاتێک بێ و هەر شتێکی بێ زۆر بە ئاسانی ئەنجام بێدا ئەوان لە ناو بەغدایە زۆر جارە بینین خۆ پیشاندانەکەن و تهدیدی ڕێز و زەرا کراوە تهدیدی
حزب و لایەنە سیاسیەکانی تر کراوە تهدیدی شەخص کراوە دیارە یعنی ئەوانش بە تاکید وڵاتی تر لە پشتیانەوەی چەک و تەقەمەنی و سیارە و دەعم و ئالیات و ئەوەی کە پێویست بێ ئەوەی کە پێویست بێ لای هێزە عێراقیەکان بە تایبەتی لای جێشی عێراقی پۆلیسی فیدراڵی هەبێ ئەوەش دای ئەوانە دووەم ئەمڕۆ درۆن بڵین فڕۆکەی بێ فڕۆکەوان وای لێ هاتووە نەوەکو گروپەکان شخصیش ئەتوانێت ئەوە بە کاربیێنێ بەداخەوە کە ئەمڕۆ ئەوە زۆر هەیە لە بازارەکانە هەیە ئەتوانرێت دەست هەموو کەسێک بکەوێت کە خەڵکێک بیوێ ئەو کارانی پێ ئەنجام بدات ئەتوانراوە ئیسفادەشەوە بکرێ بۆ ڕسمگرتنی سنوورەکان کە کوێ چۆڵە و کوێ مەجای هیچ هێزێکی تیانێ ئەو سنوورەش بەڵێ ئەو سنوورە مەسافەیەکی زۆر لە بینی هێزی پێشمەرگە و لە بینی هێزە عێراقیەکان کە ئەڵێن هێزە عێراقیەکان ئام هەمیان نەگرێتەوە ئەو سنوورە چۆڵە نەکەرە و سنوورە کە بۆ سنووری کەرکووک تا دێتەوە بۆ سنووری مەخموود تا ئاچێتەوە سنووری مووسڵ و شنگال و ئەمانە ماوەیەکی مەسافەیەکی زۆر هەیە کە هیچ هێزێکی تیانە چی چەکدارانی داعش بێ یاخۆت هەر گروپێکی تر بێ هەر کەسێکی تر بێ ئەوان ئەتوانن لەو سنوورەیە ئەوەی کەمە بەسییان بێ ئەنجامی بدەن. بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وەرە لەسەر جۆری موشەکەکانیش قسە دەکەین جۆریان چۆنەوە مەودای بڵین پێکانی ئامانجەکانیان چەندە دەگەڕێمەوە وڵاتان کاک محەممەد سەبارەت بە کێڵگەی غازی کۆرمۆر کە بەڕێزوتت ئێستا 452 میلیۆن پێسێجە بەرهەمیەتی باس دەکە ئەو شوێنی کە بە ئامان گیراوە شوێنی فراوانکردنی پرۆژەکەیە ئەو کە ویسیویانە زیاتر بەرهەمەکە زیاد بکەن بەڵێ بەس ئەوە شەر بەشێکە لە کەمپەکەی دانەغاز لەو منتیقانی ئەو بەشێکی کە فراوانیەکەن دابڕاو نیە لەو بەشەی کە ئێستا ئیشەکە و بەرهەمەیەنێ ئەوەی ساروخەکەی ڕۆژی یەکەم لە نزیکی شوێنی حەوانەوەی کرێکارەکان دای لە عرس ئەوەی ڕۆژانی دوانەکەی جاری دووەم و سێمی دوای ئەوە کە هات لە دەرەوەی کەمپەکە دای لە عرس بۆیە بەگشتی ڕبتن بە یەکۆ ینی ئەوە نییە بڵێ بەشێکی دابڕاو بێ ینی ئەو بەشی فراوانکردنەکەی ئەوەی کە ئێستا تازە ئیشی تیاکرێت لەگەڵ ئەو بەشێک کۆنی کە بەرهەمەیەنێ هەر با بڵێن گرێدراوی یەکن نزیکن لە یەکۆ هەمویان هەر لە یەک کەمپان باش بەس کاریگەری ئەو موشەکانە چییە بۆ سەرکاری کۆمپانیەکان کاریگەری هەیە و موشەکانە ئەکیید کاریگەری زۆرە ئەمە جارێ هەر لە سەرتاوە خەسارێکی گەورەی لە کۆمپانیەکاندا بۆ نمونە بەهای پشکەکانی داناغازی زۆر دابەزان و مەترسی ئەوە هەیە کە ئەگەر بێت و بەردەوام بێ ڕەنگە و کۆمپانیاتن نەتوانێت لەوێ ئیش بکات چونکە هیچ پشتێنەیەکی ئەمنی نییە لەوێ کەمپەکە یا کێڵگە غازیەکان دابڕێ لەو لایەنانەی کە ساڕۆخەکانی بۆ تەقێنن با بڵێن ئەگەر بێت و بە سیاسی ئەم مشکلە چارەسەر نەکرێەوە ئەو جیهەتی کە ئەوێت ئەمنێتی ناوچەکە تێکدا هەروە بەردەوام بێ لەسەر ساڕۆخ تەقاندن دوور نییە دانەغاز ناچار بکرێت ئیشەکانی ڕابگرێت لەبەرەوەی کەس ناتوانێت لەژێر ڕەحمەتی ساڕۆخی ڕۆژانە ئیش بکە بە تایبەتی ئەو کێڵگە نزیکەی 1000 کەس ئیشی تیاکە خەڵکی جیاجیا خەڵکی بیانی ئیشی تیاکە کرێکار و خەڵکی تەکنیکی ئیشی تیاکە ئەمانە چوون لەوێ ئیش بکەن ینی پارە پێیا بکەن ینی بژێوی خۆیان دروست بکەن لەوێ بۆ نەچوون خۆیان بخەنە بەر ساروخ و ئەوە ینی ژیانیان بکەوێتە مەترسیەوە بۆیە ئەوە مشکلێکی زۆر جدیە و تهدیدێکی زۆر جدیە با من یەک نمونەی بەسیتە بۆ باسکەم کە ئەم چۆن ئەم مشکلانە تەسیری هەیە لەسەر ئیشی کۆمپانیا نەوتەکان ساڵی 1970 دەوڵەتی عێراق هەموو ڕۆژێ زیاتر لە 3 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەمێنە ئەو بوو شەڕی عێراق و ئێران دەستی پێ کرد لە کۆتایی ساڵی 1970 بەرهەمی نەوتی عێراقدا بەزی بۆ کەمتر لە 1.5 ملیۆن زیاتر لە 3 ملیۆن بۆ کەمتر لە 1.5 ملیۆن سەری ئەو فەرقە گەورەکە ئەمە بۆ ڕوویدا لەبەرەوەی لە بەسرە و باشووری عێراق ئێرانیەکان هەروە تۆپ و موشکیانە گردە کێڵگەکانی بەسرە و پرۆژە نەوتیەکانی بەسرە و ئیتر لە نتیجە هەموو بەرهەمهێنان وەسا ڕاگیرە بۆیە نەوت پیشەسازیەکی هەستیارە غاز پیشەسازیەکی هەستیارە ناتوانانی تۆ ئەمە قاچاقچێتی نییە تۆ لەژێر ڕەحمەتی گولە و تۆپ و ساروخائیش بکەیت بەس ئێستا کارەکانیان ڕاگرتووە یاخود
هەروکو خۆیشەکانیان بەردەوامە ئەوەنەی من بزانم و بیستومە یەکەم ڕۆژ بۆ 1-2 سەعاتێک بەرهەمهێنانیان ڕاگرت کە یەکەم ساڕۆخ تۆزێک مفاجعە بوو بۆیان ترساندنی بۆ 1-2 سەعاتێک ڕایان گردووە ئەوە ئیشەکانیان دەست پێ کردەوە تا ئێستا هەر بەردەوامن لە ئیشی خۆیان با بڵێن تا ئێستا پرۆسەی بەرهەمهێنان لە کۆرۆمۆرا وەکو خۆی بەردەوام و هیچ ڕانەگیراوە کۆمپانیایەکی پیشەسازی ئەوەی بیناسازی تورکی هەبوو ئیشەکرد بۆ داناغاز لەو پرۆسی فراوانکردنەوەی کەڵگەکانی کۆرۆمۆرا یەکەم ڕۆژ کارمەندەکانی گواستۆ لەوێ نەیهێشتن لە ترسی ئەو ساروخۆ ئوشتانە بەڵام هێشتا نازانم ئایا گەڕاوەتەوە بۆ ئیشکردن یان پێرێ گواستنیوە بەڵام تا ئێستا وەکو خۆی پرۆسی بەرهەمهێنان بەردەوامە بەڵام نازانم لە ژێر ئەم ترس و هەڕەشە و ساروخی بەردەوامە ئەتوانن فراوانکردنە کەشیان بەردەوام بەڕێزوتت پشکەکانی کۆمپانیەکە دابەزی لەکوێ دابەزی لە بۆرسەکان ساروخانە لە دوای ساروخانە چونکە ئەمە ئەوەی نیشاندا کە سەرمایەکەی داناغاز و کۆمپانیەکانی تری هاوبەشیشی لە شوێنێکی نەئارامە خراوەتە گەڕ و مەترسی وەسانی ئیشەکانی هەیە و مەترسی تێکچوون و کاولبوونی پرۆژەکانی هەیە لە بۆ منۆ ڕۆژی 23 مانگ بەهای پشکەکانی داناغاز 1.075 بوو دوێنێ بوو بە ینی هەفتە ینی لە سا 7.5 بەهای پشکەکانی لێ بووەوە بەس بەهۆی ئەو دووسێ ساروخەوە بەزەگەروتن ئەمە خەسارێکی گەورەیە تەبان خەسارێکی گەورە بەزەگەر بەردەوام بن ئەگەر هەیە کۆمپانیای داناغاز بکشێتەوە ئەگەر بەردەوام چکە ڕەنگە و گروپانە هەدەفێکی سەرەکی ویان هەبێت خۆی لە ڕاستیا باوەڕ ناکەم کشاندنەوە مەترح بێ بۆ داناغاز و بەرپرسانی داناغازش بیر لەوە بکەنەوە داناغاز و بەرهێنانێکی زۆر گەورەی لەوێ کردووە بە بەهای 4-5 میلیارد دلار تا ئێستا بۆ بەرهێنانی کردووە لەو کێڵگانە و ئەش شێوێت لەسەر لە فراوانکردنایە وکوتن 250 میلیۆن دلاری قەرزی لە یەک ئاژانسی ئەمریکی وەرگردووە بۆی ئیش بکات لەوێ بەڵام داناغاز و هەر کۆمپانیایەکی تری نەوتیش ئەوێت لە ژینگەیەکی ئارامە ئیش بکە ئەوێت لەژێر ڕەحمەتی ساروخی ڕۆژانە بێت ڕەنگە بۆ ماوەیەک ئیشی پێڕا بگرن لە ترسی گیانی کارمەندەکانیە ڕەنگە ئەو پرۆسەی فراوانکردنەوەی ئێستا دەستی پێکردووە تۆزێک دوای بخەن یا ئەرقەلە و گرفتی بۆ دروست بکەن چونکە ڕەنگە بڕێک لە کۆنتراکتەرەکانی ئەو کۆمپانیا و دام و دەستگانی دیکە کە هاتوون ئیشی بۆکەن جێ بێڵن لە ترسی ئەو هەڕەشە ئەمنیانە بەڵام ئەوەی کە بڵێ بکشێتەوە زۆر زەحمەتە ڕەنگە لە هەموو حاڵەتێکە ئەگەر وەزعی سیاسی لە کوردستانیشا بگۆڕێ علاقەی بینی هەولێر و بەغاز زیاتر تێک بچیان باش ببێ لە هەموو حاڵەتەکە داناغاز و هاوبەشەکانی چاویان لەوەیە لەوێ بمێننەوە. سوپاس دەکەم کاک سەرحەت سەبارەت بە جۆری موشەکەکان دیارن ئەو جۆری موشەکانە توانای بڕینی چەندیان هەیە کە ئاراستەی و کێڵگەیە کراون یاخود ئەو سەرچاوی هێرشەکە بۆ تاکو ئێستا دەستنیشان نەکراوە هەواڵگیری عێراق بێهەرێم بێت دەزانن لەکوێیە وەکێن؟ بە تاکید دەستگای هەواڵگری هەرێم و دەستگای هەواڵگری حکوومەتی مەرکەزیش سەرەداوی باشیان دەستکەوتو سەرەداوی باشیان نایە و زانیاری ئەتوانرێت ناتوانم بڵم 100% بەڵام نەوانێت لە 100 تا 80 زیاتر ئەوان گەشتو بێتنە نەتیجەیەک بەڵام بۆی ئەلان ناکرێت باز ناکرێت نەوانێت ئەوە مابێتەوە بۆ کاتێکی تر ئەو کەسانی کە ساروخانە ئەتەقێنن یاخود بڵێن بەکارێنن ئەوانە خەڵکێکی شارەزان لەو بوارەیە ئەزانن مدەی ئەو شوێنەی کە بۆ داناغاز چەندێک دوورە چی ساروخێک ئەوان تەبەنەوانی کە ئەوواکەن بەشت و ڕاهێنانیان پێکراوە خەڵکی شارەزان لەو بوارەیە ئەو ساروخانەیان بەکارهێناوە جۆری ساروخەکە و نەوعی ساروخەکە بە تاکید ئەو تیمانی کە چوونە تەوێنە کە پارچەی شوێنەکانیان هەڵگرتوتەوە زیاتر لای ئەوانە لای ئەو لیژنەیە ئەو لیژنەیە ئەتوانن دوای ئەوە ئیعلان بکەن و باسیەوە بکەن نامانوێ باسی ئەو وردەکاریە بکەین لەبەرەوە ئیشی لیژنەکەیە بەڵام ئەوان ساروخی دوورتریشیان لایە ئەو گروپانە یاخود بڵێن ئەو کەسانە ئەتوانن زۆر بە ئاسانی بەکاری بێنن لە جێگای ترەوە لە شوێنی ترەوە ئەوان ئەو هەدەفەی کە بۆیان دەستنیشانەکرێت بە گوێرەی ئەو هەدەفە ئەو چەکەی ئەو تەقەمەنی ئەو شتێک کە ئەیانوێ ئەوە بەکارێنن بۆ ئەو شوێنەی کە مەبەستیانە ئەگەر بۆ شوێنی دوورتر بێ بە تاکید شتی هاوێشتر و باشتر بەکارهێنن بەڵام ئەوەی کە بۆ ئەوێ بەکارهێنراوە تەبەن ئەوە ماوەی مەسافەیەکی کەمە
ئەو توانیویانە لە هەدەفەکانیش بەندۆکۆی ئەو برای بەڕێزەمان کە باسی کردووە ترس و دڵە ڕاوکیەکی زۆریان دروست کردووە لە نزیکی ژێگاکەیان داوە ئەو مهندیس و کارمەندانی کە لەوێنەوانە زۆری خەڵکی بیانی و ئەوان هاتوون بۆی کە ئیش بکەنەوانێ بۆ چەند جارێکی ترکە ئەوە بەردەوام بێ دەور و تاسیری هەبێت لە ناو ئەوانیش ئەوان دڵە ڕاوکیەک لە ناویانە دروست بێ ئەتوانین بە کورتی و بە کورتی پێتان بڵین ئەوان هەدەفەکەی خۆیانیان پێکاوە ئەوەی کە بۆ ئەو کارە ڕاست پێدرا و ئەو کاری ئەنجام داوە. چۆن هەدەفەکان پێکاوە چونکە لە چ ڕۆیەکەوە مەبەست؟ هەدەفەکە ئەوەیە کە ئەو برایە بەڕوونی باسیەوەی کە لە پشکی ئەوەی کە ڕۆژانە ئەفرۆشتێ چەندێک تاسیری تێکردوون و دابەزیون ئەوە خاڵێکە ترس و دڵە ڕاوکیێکیان دروست کردووە لە ناو ئەو کارمەندانی کە لەوێ هەبووە ئەمە دوو لە ڕووی ئەعلامەوە دەنگدانەوەیەکی زۆر گەورەی هەبووە کە لەوێ دراوە ئەمە سێ خاڵی سەرەکین کامە هەمووی ئەوە ئەگەیەنێکەوان لە هەدەفەکەی خۆیانیان پێکاوە کە هەدەفەکانە پێکایە ئەو بەو شێوەیە ئەو سێ خاڵی کە باسمان کرد بە ئەکسەوە بوو ئەتوانرا بڵێن لە دوورکەوتووە هیچ تاسیرێکی نەبووە لە ئەعلامەوە ئەوەندە باز ناکرا ئەوە لە ماوەی چەند ڕۆژێکە بووە بە ماشێتی زۆربەی هەواڵەکان کە ئەوەی تەقاندنی ئەو ساروخانە ئەمە هەموو دەور و تاسیری خۆی هەیە. باشە بەس هەرەمەکی نین تەقاندنی ئەو موشەکانە بە شێوەیەکی هەرەمەکی نییە؟ من قەنەعەت ناکەم هەڕەمەکی بێ نەوانەی ئەوان هەر هەدەفەکەشیان بەو شێوەیە بوو بێت چونکە ئەو خەڵکانە خەڵکی شارەزان بە تاکیت خەڵکێک نین کە هەڕەمەکی ئەو ساروخانیان تەقان بێ نەوانەی ئەگەر بیان ویستایە ساروخەکان لە هەدەف بدەن 100% ئەوەشیان جێبەجێ بکردایە بەڵام ئەمە وەکو ئاگادارکردنەوەیەک بووە کە ئاگادار کە ئێمە ئەتوانین بە ئاسانی دەستمان پێتان نەگا کەمە بەسمان بێت ئەتوانین لە ئایندەشا بەردەوام بین لەسەر ئەم کارە. باشە بەزوەکو هێزی هەرێم باز لەوە دەکرێت کە بەتایبەتی لە سنووری کێتی و هێز ڕەوانەکرابێ دەتوانرێت بەرگە بیگیرە جارێکترە و هێرشە موشەکیانە دووبارە نەکرێن و یاخود باز لەوە دەکرێت تەنانەت درۆن بەکارهاتبێت لەو ناوچەیە هیچ شتێکی واش لە ئارادەیە پێش ڕاستکراوەتەوە ویسپیان درۆمیژی بەکاربێنن؟ بۆی هێزەکە ئەمڕۆ شەڕ نییە کە تۆ بڵێ هێزێکە چێ بەرامبەر هێزێکدا ئامەزرێت و لە شەڕێکایە کە ئەم هێزە شکابێت و ئەم هێزە بچێتە جێگای و بێوێ پێشڕەوی بکاتەوە چەند ساروخێکە تەقێ لە شیوێکایە یاخود لە دۆڵێک لە پەنایەکە ساروخەکانە دەقی ئەمڕۆ ئەوەی کە زۆر پێویستە کە بکرێ ئەو ئیشی دەستگای هەواڵگریە پێش ئەنجامدانی ئەو کارە کە تۆ ئەو کارە پوچەڵ بکەیتەوە دوو ئەو ساروخانەی کە ئەتەقێت چۆن ئەو ساروخانە پوچەڵ بکرێتەوە پێش ئەوەی کە لە هەدەفەکە بە ئەمە گرنگە ئەجنا تۆ ئەگەر بتوێت بەهێز چارەسەری ئەوە بکەیت هیچ هێزێک نەهاتووە پەلاماری شوێنەکە بات و تۆ بکەویتە شەڕەوە بەرامبەر بەو هێزە بەڵام چوونی هێزەکە هەر شتێکی باشە خۆ ئامادەکردنێکە بۆ هەر ئەگەرێک بۆ هەشتێکە ڕووبدا بەڵام من قەنەعەتم بەوە نییە تۆ بە ناردنی هێز بتانی ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەو ساروخانە بکەیت نەوانێت کە تۆ بۆ شێوەیە بچیتێنە ئەوان بڵێن ئەوە دیارە زۆر دەور و تاسیریە بۆ خۆ بە تاکید هەشی بووە ئەوان زیاتر ویان لێ بکە کە لە ئایندەیە بیل لەوە بکەنەوە کە بەردەوام بن لەسەر ئەو کارە. باشە بەس لە هەرێمی کوردستان و چی لە عێراقیش توانەیەوە نییە و جۆرە موشەکانە بتەقێنرێنەوە بەرلەوێ ئامانجەکان بپێکن یاخود درۆنەکان بخرێنە خوارەوە ئەنی هێزی ئێمە هێزی هەرێمی کوردستان ئەو جۆرە چەکانەی بەردەست نیە یاخود عێراق ڕێگەی پێنەداوە یاخود توانایەوە نییە؟ لە چەند ڕۆژی ڕابردووە گوێمان لە کاک جەباریاور بوو باسی ئەوەی کە هێزی هاوپەیمانان ئامادەیە درۆن بە هێزەکانی پێشمەرگە بەڵام حکومەتی مرکزی قبول ناکە جێشی عێراقی پۆلیسی فیدراڵی حتا حشتی شعبیش ئەوان هەیەیانە و بەکاریان هێناوە ئەتوانن بەکاری بێنن بەڵام من بە تاکی نازانم کە هێزی پێشمەرگەکە هەیان بێ و تاکو ێسا بەکاریان هێنابێ حکومەتی مرکزی موافقەتی نەکردووە کە هێزی هاوپەیمانان
درۆن بن بە هێزەکانی پێشمەرگە ئەوە خاڵێک و خاڵێکی تر تاکو ئێستا ئەگەر ئەوانە پوچەڵ بکرایەتەوە من قەنەعەت ناکەم لەلایەن هێزی پێشمەرگەوە شتێکی لەو جۆرە هەبێ بۆ پوچەڵکردنەوەی ئەو جۆرە ساروخانە ئەوەی کە هەبووە پێشووتر لە هەولێر بینیمان چەند جارێک ئەوان فڕۆکەخانەی هەولێریان کردە ئامانج بەڵام لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە ئەو ساروخانە پوچەڵ کرایەوە. خۆزگا هێزی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەمان بواە بووی کە بمانتوایان بەرگری لە خۆمان بکەین و بەرگری لەو جێگایانە بکەین کە ئەو ساروخانی پێوە نرێ بەڵام بەداخەوە بە تەسەوری من تاکو ئێسانیمانەوە گەر هەشمان بێت ئیعلان نەکراوە باز نەکراوە و بەکار نەهێنراوە. باشە بەس هیچ مەترسێکەیە هێزی عێراق چکە بازەوەک هێز جوڵێندا بێجگە لەو بڵێن موشکەکان بە ئاراستەی کۆرمۆر مەترسیەوە هەیە دەست بە سەردا بگرن کێڵگەکە هیچ جم و جۆڵێکی سەربازی هەبوو ئەوەندەی بەڕێزت ئاگادار بن؟ ئەم مەوزوعێکی سیاسیە تۆ ئەبێ هەموو تەسەورێک بکەیت چونکە شەڕەکە لەوە گەورەترەکە شەڕی هەرێم و فەوجێکی ئەسکەری بێ یاخۆت هێزێکی حەشتی شعبی بە مۆزوعەکە زۆر لەوە گەورەترە ئەمڕۆ شەڕەکە شەڕی ئەتوانین بڵێن وڵاتانی ترە لە خاکی ئێمە ئاکرێ بەداخەوە شەڕەکە بە ئێمە ئافرۆشرێت ئەویش کۆمەڵێ سەبەبەکە شتەکە ڕوبەڕووی ئێمە بووتەوە ئەوەی کە گوێبیستی بووین لە وەزارەتی دیفاعی عێراقەوە کە وتەبێشەکەیان باسیەوەیکی ئەو دوو فەوج دیارە ئەوان هاتوون بۆ کێوماڵکردنی ئەو سنوورە هێزی پێشمەرگە ئاگیان لەوە نەبووە هێزی پێشمەرگیان ئاگادار نەکردوێتەوە هێزی پێشمەرگەش کە زانیویان ئەوان هاتوونەتە پێشەوە پیانوتون و توانە لەوە زیاتر قوبوڵمانیە بێنە پێشەوە هێزەکە گەڕاوەتەوە بەڵام تۆ ئەبێت دەستگای هەواڵگیری بە حقیقەت دەبێ ئەوان معلوماتی ورد کۆ بکەنەوە لەسەر نیەتی ئەو هێزەی کە هاتوو بێتە ئەو سنوورەوە با ئێمە وەکو 16 ئۆکتۆبەر مالێنێ 16 ئۆکتۆبەر هێزێکی زۆر هاتە سنووری کەرکووکەوە هەر ئەیانوتی جنیە و جێشی عێراقی توانای ئەوەی نییە و ناتوانێت شەڕ بکات و حەشتی شعبی ناتوانن شەڕ بکەن و مەقاومەی سەعاتێکیان پێ ناکرێت بەڵام بینیمان کە هات شتەکە ئەکس بووە ئەوان هاتن و ئێمە شوێنەکانمان چۆڵکرد بۆیان بەداخەوە کە چەند ساڵ کە کەرکووک پارێزرا و بە سەدان شەهیدی تیادرا ئەوان هاتنە سەر حازری و بینیمان کە چی ڕوویدا لە کەرکووکە. با ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویداوە جارێکی تر دووبارە نەبێتەوە ئەوە وەزارەتی پێشمەرگە ئەبێ بەرنامەی هەبێ پلانێکی تۆکمەی هەبێ بۆ هەر ئەگەرێک تۆ ئەبێ هەموو شتەکان بەرنامە هەبێ بۆ ئەمانە ئێمە ڕێز ئەرکانمان هەیە وەزیری پێشمەرگەمان هەیە دەستگای هەواڵگیریەکانمان هەیە خۆ ماشەڵا دەستگای هەواڵگیری ئەوەندەمان هەیە نەوانێت لە هیچ وڵاتێکی دراوسێ بەقەت هەرێمی کوردستان دەستگای هەواڵگیری نەبێت بەڵام ئیشی ئەوانە ئەم معلوماتانە ئەم زانیاریانە بە وردی چاودێری وەزەکان بکەن و ئاگاداری حکومت بکەنەوە ئاگاداری وەزارەتی پێشمەرگە بکەنەوە لە هەر جم و جۆڵە لە هەر نیەتێکی خراپ بە تاکید تەقاندنی ئەم ساروخانە ئەمە لە هەڕەمەکی نییە و بێ بەرنامە نییە و شتێک نییە کە لە خۆیەوە بکرێت بە تاکی دەست لە پشتیەوە هەیە نەوانێ بیانەوێت پەلاماری ئەو شوێنانش بن بە بۆنەی ئەوەی کە بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێەکەن لەم کاتیا بۆ ئەوان فرسەت بێکە هێزەکانی خۆیان تاقی بکەنەوە بۆیە بێتەوە بۆ هەر ئەگەر و ڕوبە ڕووبوونەوەیەگە بێ ئامادەبی بۆ هەشتێک کە تازە دێتە پێشەوە. با سوپاس دەکەین کاک محەممەد سەبارەت بە لێدوانەکانی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی لە ئیمارات لە کۆتایی مانگی سێکەوتی غاز دەیانەوێ هەنار دەکەن بۆ عێراق بۆ تورکیا بۆ ئەوروپا و بە هەمان شێو لە مانگی چوار قوبات تاڵەبانی لە یۆناان باسی وەک دەتوان بەشێک لە پێراویستی وزەی جیهانی پڕ بکەنەوە دوای شەڕەکەی ئۆکرانیا هەموو ئەمانە هۆکارێکە بۆ ئاڵۆزبوونی ئەو بارودۆخە یاخود شتی ترە. کاک حەکیم خۆی بۆ هەموو کەسانەی کە لە پیشە سازینەوە تو غازا ئیشەکەن یا تۆزێک شارەزاییان هەیە معلوم بوو کە ئەو لێدوانەی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت زیاتر بە ئاراستەی ئەوە بوو کە سەرنجی و بەرهێنانی بیانی ڕابکێشن بۆ کێڵگە غازیەکانی کوردستان بەتایبەتی کێڵگەی میران و بنەباوێک هەم ئەحتیاتێکی زۆری تایە هەم پێویستی بە سەرمایەکی زۆر هەیە بۆ ئەوەی بیگەینتە ئاستی بەرهەمهێنان و غازەکەی بفرۆشی و ئەو کاتەش ئەوە بوو کە تازە شەڕی ئۆکرانیا و رووسیا دەستی پێکرد بوو
بازاڕی وزەی جیهانی تووشی شۆکێکی گەورە بوو ئالۆسکا بوو هەمووان چاوێن لەوە بوو کە چۆن وزەی بەدیل با بڵێن غاز و سەرچاوی دیکەی غاز و نەوت پیاکەین و دوور بکەوینەوە لە رووسیا بەتایبەتی لە ئەوروپا ئەمە پرسیارێکی جدی بوو ئەمە ناتەنم حملەیانە دەست پێ کرد بە و هیوای کە سەرمایی ئەوروپی و ئەمریکی بێن و میران و بنەباوی پێتەطویر بکەن. بەڵام لە ڕاستیە حملەکەی ئەوان تا ئێستا هیچ نەتیجەیەکی ئەو تۆی نەبووە هیچ وەبەرهێنەرێکی بیانی تایسە ناتۆ ئیش بکات لە میران و بنەباویە و هۆکاری زۆرە تەبعاان هۆکاری سیاسی هەیە هۆکاری پیشەسازی و ئابووری هەیە هۆکاری ئەمنی و سەربازی و علاقەی هەیە بە ناکۆکیەکانی بینی هەولێر و بەغاوە هەموو ئەمانە ڕێگرە لەوەی کە ئەو ئامانجە بێتە دیکە ئەوان هەوڵیان بۆدا. من ڕاستە ئەو حملەیە ئەوان بەشێکی بۆ خەڵکی دەرەوە بوو خەڵکێکی شەبوو لە ناوخوا هەم پێی ئەو ڕوژاوە هەم پێی دڵخۆشە بوو بەڵام لە ڕاستیە شتێکی جدی نەبوو زیاتر لە قسە چوو زیاتر لەوە چونکە فەرقێکی زۆر هەیە لە نێوان ئەوەی تۆ غازە دەبێت لە ژێر زەویە و ئەم یاخود ئەوەی کە کڕیار پێیا بکەیت و ئەم غازە بگەینتە دەستی ئەو کڕیاری کە پارەکە دەداتێ لەبەرەوەی پیشە سازی غاز وەکو نەوت نییە ئەم تۆزێک ئالۆسترە و بەرهێنانی دوورمەودای ئەوێ کڕیاری دوورمەودای ئەوێ بەتایبەتی لە کەیس و شوێنێکی وەکو کوردستانە بەلای زۆرەوە کڕیارەکە یا ئەبێت تورکیا بێ حکوومەتی عێراق بێ کەس لە وڵاتانی تریانی هیچ لێ دوانێک هەبوو لە وڵاتانی هەتا گەورەش کە بڵێن ئێمە پێداویستی و زەپڕ دەکەینەوە نازام بەشێک لە غازی رووسی پێداویستی غازی رووسی پڕ بکەنەوە شتیوە هەبوو لە وڵاتانی تر لە هەموو لە بەتایبەتی ئەوروپیەکان زۆر بە پەرۆشەوە بە دوای سەرچاوەیەکی بەدی لە ئاگەڕێن کە شوێنی غاز و نەوتی رووسیان بۆ بگرێتەوە و زۆر پەرۆشن ینی زۆر تینووی ئەوەن کە شتێکی وایان دەستکەوێت بەڵام تا ئێستا ئەو قەناعەتە لە لای کەس دروست نەبووە کە غازی کوردستان ئەکرێت ببێتە ئەو بەدیلە بۆ ئەوان جارێ مشکلێکی ئەساسی مشکلەی کاتە ئەوان لە ئێستا پێویستیان بە غازە ئەگەر هەموو شتێک باش بێت و ئەم کێشە ئەمنی و سیاسیانش چارەسەر بکرێت و لە ئێستا ئەوان بێن دەستکەنەوە بەرهێنان لە غازی کوردستانە لانی کەم 2-3 ساڵی ئەوێتە ئەم غازە بگاتە بازاڕەکانی ئەوان و بگاتە دەست کڕیاری ئەوروپی و ئەمریکی لەبەرەوەکو وتم پیشە سازی غاز پیشە سازیەکی دوورمەودایە و بەرهێنان تایە لە ئاستێکی دوورمەودا قازانجێکی کەم و بەردەوامت بۆ ئەهێنێتەوە ئەگەر تۆ ئێستا دەست پێ بکەی لە میران و بنەباویە لانی کەم لە 2025 و 2026 ئەگەر هەموو شتێکیش بە باشی بڕوا ئەگەیتە ئەو مستەوای کە غاز بفرۆشی بۆیە خەونی ئەوان لە کوردستانە نایەتە دی یاخود کوردستان هەرگیز نابێتە ئەوەی کە وەڵامی پێداویستەکانی ئەمڕۆی ئەوان باتەوە ئەکی دەو غازەی کە هەیە لە کوردستانە سەرچاوێکی یەکجار گرنگی دارایی و ئابووریە بێ بۆ کوردستان و بۆ عێراقیش و سەرچاوێکی گرنگی وزەیە با بڵێن ئەکید نابێتە بەدیلی رووسیا و ئێران و قەتەر و ئۆمانە لەبەرەوە لێرە بڕەکە کەمە ئەنی هەر بەراوردیش ناکرێت بەوەی رووسیا بەڵام سەرچاوەیەکی باشە ئەنی ئەگەر هەموو دنیا ئەوەی بەتایبەتی غەرب ئەوەی پێخۆشە ئیسا سەرچاوێکی دیکەی غاز بێتە ڕوو و غاز بفرۆشێنەوە کە ئێران و قەتەر و رووسیا بن بۆیە مەبدەئیە ئەگەر ئەوان حەزیش بکەن ئەمە ڕوو بدا لە ئێستا غازی کوردستان نابێتە ئەوەی کە وەڵامی پێداویستەکانی ئەمڕۆی ئەوان باتەوە و نابێتە ئەوەی کە بڵێن لە ئاستی نزیکمە و دالانی کەم لەم ساڵە یاخود ساڵێکی تریش ئەم خەونەیەتە دی سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوە فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی
بینی تامێکی لە یاد نەکراوە. لە هایتێکەوە ببە بە خاوەنی ئۆتۆمبیلێکی کارەبایی. کۆمپانیای هایتێک لە هەلێکی ناوازە و بۆ پاڵپشتی ژینگە ئۆتۆمبیلێکی تەواو کارەبایی دەکاتە دیاری بۆ کڕیارە بەڕێزەکانی. هەر کڕیارێک بە بڕی $500 بازار بکات لە هایتێک دەبێتە خاوەنی کۆبۆنێک. ئەو هەلە لە دەست خۆت مەدە و بازار بکە و چانسی بەدەستێنانی سیارێکی تەواو کارەبایی بەدەست بێنە. ناونیشان هەولێر شەقامی سوڵتان مزەفەر. کۆمپانیای هایتێک ژمارە تەلەفۆن 075 کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمموونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە. ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور. ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک سەرحەد سەبارەت بە هیچ جیاوازێکە لە جۆری هێرشانێک کە پێشدەکرا سەر ناوچەی بڵین پارتی و ناوچەنێکە پارتی دەسەڵاتدارەوە ئەم جارش کە ناوچەکانی یەکێتی بە ئامان گیراون. جیاوازی هەیە لە جۆری هێرشەکان لە پەیامەکانیان؟ تقریبا هێرشەکان نزیکن لەیەکەوە. پێشتریش بە هەمان شێوە لەو ساروخانە بە هەمان شێوە هجوم کرایە سەر هێزەکانی پێشمەرگە لە میحوەری پردێ و لە هەندێک جێگای تریش. بەڵام بۆ هەندێک جێگای تر کە ساروخەکان لە شوێنی ترەوە هاتوبوون، دەتوانین بڵێن وڵاتی ترەوە هاتوبوون. جیاوازیەکانەوە بوو بۆ ئەوەی کە لەگەڵ بەکارهێنرابوو بەرامبەر بەهێزی پێشمەرگە هەمان شت بوو. بەڵام بۆ ئەوانەی کە لە جێگاکانی تدرا کە وەکو بینیمان کە ئەعلان کراوە وڵاتێکی تر بۆ ئەوان لە پشتی هێرشەکانی هێرشە گەورەکانەوە بوون بڵێن. باشە، بەس دەبێت چی بکرێ بۆی ئەم هێرشانە دووبارە نەبنەوە؟ وەیسانێک بەرپرسی سەربازی لێدوانیان داوە دەڵێن هەرێم ئامادەی بۆ ڕووبەڕووبوونەوە توانای هەیە ڕوبەڕووی هەر هێرشێک بێتەوە ئەگەر بکرێتە سەرکێڵ گەنەوتیەکانیش؟ ئێمە پێشەوەی باسی هەڕەشە و ئەو شتانە بکەین پێویستە و زەرورە ناو ماڵی خۆمان ڕێخەین. هێزەکانی پێشمەرگە پرچەک کرێن، ئەوەی پێویستە بۆیان دابین بکرێت لە ڕووی تەقەمەنی و لە ڕووی ئەوەی کە پێویست بێت کە هێزی پێشمەرگە بەکاری بهێنێت لە سنگەرەکانە با ئەوانە بەکاربێنن. باواز لە هەندێک تەسلیحاتی ئاگرین و ئەوانە نێنین با خنجەرەکانمان لە کێلو نابێ بۆ کاتی خۆی بۆ ئەو کاتی کە
پێویست بۆ ئەو کاتە دەریکەین بەرامبەر بە دوژمنەکانمان. زەرورە وەزارەتی پێشمەرگە بەرنمەیەکی تۆکمەی هەبێ، ئاگای لە لیواکان بێ، ئاگای لە فۆجەکان بێ، هەتا حەزیرە ئامرسری و ئامرفەسیل و تا ئاگاتە حەزیرە لە ڕووی شەک و تەقەمەنی و ئالیات و پێداویستی ئەوەی کە هەبێت بۆیان جێبەجێ بکرێ. ئەوە گرنگ و زەرورە نەوەکو کۆمەڵە تەسلیحات و شتانە بە حەقیقەت دەشتانە وەزعەکان نەوانێت بەلایەکی ترابەرێ. لەوەش گرنگتر ئەوەیە کە نێو ماڵی کورد یەک بێت، چەندێک کورد تەبا و یەک بندەم کاتەیە نەوانێ بڵێن ئەو هێرشانە ئەگەر بشکرێت دەور و تەسیرێکی نابێ. بۆ نمونەش شتەیە بۆ تاکیدی قسەکانمان لە شەڕی داعشا کە کوردی یەکدەنگ و یەک هەڵوێست بوو، داعش بە قووەتیش بوو، پەلاماری شوێنەکانیشیدا، بەڵام ئەو یەکدەنگی و یەک هەڵوێستی و ڕژانی خوێنی پێشمەرگەی لایەنەکان هەمووی لە یەک سەنگەرا و بە یەک گولەی هاوان و بە یەک کاتوێشا دەور و تاسیرێکی خۆی هەبوو ئەو یەکگرتنە. ئێساش گرنگە ئێمە لە بری ئەوەی هەر جاری بچینە لای لایەنێکی سیاسی لە بەغدا یاخود وڵاتێکی تر، ئێمە ئەو تەنەزولانی کە بۆ ئەوان یەکەین خۆمان لە ناو خۆمان نابیکەین و ئەوە تەنەزولی ژنیە ئێمە هەموو ئاشبوونەوەیەکی گشتی ڕابگەێنرێت، کێشە و مەشاکیلەکان چارەسەر بکرێت. وەزیرێک ئەگەر کەمتر بدرێ بەلایەن ئەوە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. بە لە ماوەی حکومڕانی لە دوای 2023 تا ئێستا سەدان وەزیر چوونە بەغدا هەموو وەزعی خۆیانیان لە هەموو ڕوویەکەوە ئەوەی کە پێویست بێ بۆ ژیانی خۆیان و ماڵ و مناڵ و کەسوکاریان جێبەجیان کرد و دوایی ئێستا لێکوێن هەندێکیان هەرگاڵتیان بە وەزعەکە دێت. دا ئێمە دەبری ئەوەی کە ئێمە هەر خەریکی ناو خۆمان بین، دەستگا هەواڵگریەکانی خۆمان بەدەیان شعبە و بەش و شتیان هەبێت لە سەر یەکتری ئیش بکەن، فلان کەس چییە خوا و فلان کەس بۆ کوێ ڕوا و کێ سەردانی کێکا و خەڵک تەرتیب بکەن بچێ بۆ لا یەکتری و خەریکی شکاندن و سوکردن یەکتری بین. دەبری ئەوانە ئێمە شتێک بکەین بە حقیقەت وا پیشان بدەین کە هەموو هێزی پێشمەرگە هێزی هەموو میلەتی کووردە، وەزارەتەکان بە هەمان شێوە، سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت و پەرلەمان وانە هەموو لایەنەکان بێ ئاشبوونەوەیەکی گشتی هەبێ لە ئاستی مەسئولی یەکەمی حیزبەکانە. ئەمە زۆر کاریگەر و زۆر دەور و تەسیری ئەبێ بۆ هەر ئەگەرێکە بێتە پێشەوە. بە تاکید وەزعەکان لە هەمووی لە گۆڕانکاریایە و گۆڕانکاریە بە تاکید هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە. ئەو وەزعی کە ئێستا لە بەغدا هەیە کە سەدرەکان انسحابیان کردووە، ئەم وەزعە هەروە نامێنێتەوە بە تاکید لە ئایندەیان نەتایجی ئەو وەزعە بینین. ڕاستە لە بیدایەتەوە شارع هەر بەدەستی بەڕێز موقتەدا سەدرەوە بووە، حکومڕانی لای حیزبی داوا بووە، فتووە لای بەڕێز سیستانی بووە، ئەوان توانیوانە شتێ بکەن، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە کە ئەوان ئەو ئەندام پەرلەمانانیان ئاوا بە ئاسانی کشانەوە و ساحەکەیان چۆڵ کرد. ئەمە نابێتە هۆی ئەوەی کە ئەوان ببن بە تەماشاکەرێک و حکومت چی بێ و چۆن بیانەوێت لایانی بەرامبەر ئەوە جێبەجێ بکەن. بە تاکید ڕەتفیعلی ئەوانە بێت و ئەو ڕەتفیعل و ئەو کێشە و مەشاکیلانەی لە بەغداشە بێ بە تاکیدە هەرێمیش ئەگرێتەوە، هەرێمیش بەدەر نابێتەوە. ئێمە دڵخۆش نەبین بەوەی کە بڵێن کێشە و مشکیلە لە بەغدا هەیە و ئاگرە سوورە لە ئێمە دوورە و ئاگرە سوورە ئێمە شەگرێتەوە. گرنگە کە لە ئێستاوە بە تایبەتی پارتی و یەکێتی و ئەم لایەنەکانی تریش هەموو هیچ لایەنێک پەراوێز نەکرێ کۆبوونەوەکان بەردەوام بێت، ئەوەی گوێگرتن لە یەکتری هەبێ، ئەو ڕەغنانی کە هەیە با قوبوڵ بکرێ، ئەوە زۆر گرنگترە لەوەی کە لە دوورەوە قسە بە یەکتری بڵێن باش شتەکان لەسەر مێزی دانیشتن و لە کۆبوونەوەیە چی هەبێت ئێمە بتوانین ئەوانە چارەسەر بکەین. ئەوە ئەبێتە هۆی سەرکەوتنی ئێمە، نەوەکو ئەم ناتەبایی کە ئێستا ئایبینین بەداخەوە. بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵاتان کاک محەممەد سوبار بۆی کە جگەلەوەی کێستا کێشە هەیە لەسەر ئەوەی کە بە موشک لە دەرەوەی هەرێم ئاراسێ و کێڵگەی بکرێت سەرغازەکەی کێشە لە نێوان پارتی ویکێتی شەبوو. ئەمە شەرغۆی گرفت چارەسەر کراوە کێشە لە نێوان پارتی ویکێتی لە چەند مستەوایەکە کێشە هەیە لەسەر کێڵگەی کۆرۆمۆر و لەسەر کۆی گشتی ئیدارەدانی سێکتەری نەوتی کوردستان فعلەن ئەو کاتەی کە ئەو حەملە لامیان دەست پێ کرد بەرپرسانی هەرێم بۆی کە ئێمە غازمان بە دەرەوەی فرۆشین و
ئیزافێکمان هەیە بۆ بازاری وزەی جیهانی و بەشێک لەو کە لێ نەپڕەکەینەوە کە نەبوونی غازی رووسیا دروستی کردووە هەر لەو کاتا ئەوە بوو سەرۆکی یەکێتی نیشتیمانی باوەڵ تاڵەبانی وتی بۆ ڕێغازی کوردستان مەگەر بەسەر لاشەی منە دروست بکریان ئەمە ئەو پەڕی هەڕەشەیە بۆ عیبارەتە کە ئەو باسیەکە بەڵام وا دیارە ئیسا و دۆخە تۆزێک گۆڕاوە ئیسە جۆرێک لە تەفاوم و ڕێکەوتن هەیە لە بینی پارتی ویکێتیا لەسەرەوەی چۆن کێڵگەی غازی کوردستان پەرە پێ بدرێ ئەو دۆخەوانە ماوە ئەکید و لە بینی هەولێر و بەغا حاڵی حاضر وەکو مارەسۆنی لێ هاتووە لێک کاتا بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتەکان شکاتیان لە وەزیری نەوتی عێراق و چەند بەڕێوبەرێکی گشتی ناو وەزارەت کردووە لە دادگایەکی هەولێر لەولاوە بەرپرسانی وەزارەتی نەوت شکاتیان لە 7 کۆمپانیای نەوتی کردووە لە ناو ئەوانەی کە لە ئەو کۆمپانیانەی کە لە کوردستانە ئیشەکەن تا ئێستا دادگاکان هەردوو ئاخرێ لە بەرەوەی هیچ کام لەوانیش سکاڵایان لەسەر تۆمار کراوە نایەنە حزور بۆی کەیسەکەیان ریڤیو بکرێ با بڵێن پرۆسی دادگایکردن دەست پێ بکە ینی ئێستا لە ئاستی با بڵێن شەڕێکی قانونیان دەست پێ کردو هەردوو لایەنە دژی یەکتری لە ئاستی سیاسیە گرژی و ئاڵۆزی و ناوکۆکیەکانیان تابێت زیاتر تەشەنەکە باکسی ئەوەی کە خەڵ چاوەڕێکە کۆنتترۆل بکرێ لە ئاستی سەربازیشە ئەوەی وەکو کاک سەرحەد باسی کرد ئەو پەرسەندنانە دیارە لە چەند مانگی ڕابردووە لە شوێنانی دیکە بۆ ئێستا ساڕۆ گەشتە بەس عێراق هەدەفێتی غازی کۆرمۆر بێ خورمەڵە بێدەسی بەسەردا بگرێ ئەوەیان نازانم ئەوە مەسلەیەکی سەربازی و سیاسیە بەڕاستی من ناتوانم جابی بەمەوە بەڵام عێراق ئاخرجار لە سەرزاری جێگری سەرۆک وەزیران و وەزیری مالی عەلی عەلاوی بە ئاشکرا ڕایگەیاند مانەوە و بەردەوامی سربەخۆ هەناردەکردنی نەوتی کوردستان و ئیدارەدانی کەتی نەوتی کوردستان لە ڕاستیە بەدەست هەرێمی کە حکوومەتی هەرێم نییە ئەوەنەی کە بەدەست ئەو کۆمپانیا نەوتیانەیە کە لە هەرێمی کوردستانە ئیشەکەن بۆیە وەجهە نەزەری لایەنی عێراقی ئەوەیە کە هەموو مشکیلەکە یاخود با بڵێن هەموو نەوتی هەرێمی کوردستان و ئەو سربەخۆیە نەوتی و دارایی هەرێمی کوردستان هەیەی بەهۆی ئەم کۆمپانیانەوەیە کۆمپانیا بیانیەکانەوەی لە کوردستانە ئیشەکەن بۆیە ئێستا ئەوان ئەم کۆمپانیانیان کردوتە ئامانج هەم لە ڕووی یاساییوە عێراق بەڵێ هەم لە ڕووی سیاسیوە و ئەوە تا لە ڕووی سەربازی شەوەکو ئەیبینیت لە ئەو تا ئێستا ساڕۆخ ئاراستەی کێڵگە غازی و نەوتەکانەکرێ بۆیە ئێستا با بڵێن بەلای لایەنی عێراقیەوە ئەم کۆمپانیا نەوتیانە سەری ڕمەکەن لە کوردستانە و هەتاوەکو ئەمانە چارەسەر نەکرێت دیارە ئەوەی کۆمپانیەکان بسەنجێر فشارەکان یاخود بەردەوام بن کۆمپانیەکان زۆر ئەترسن لەم ناکۆکی و ململانیە زۆر با بڵێن کاریگەرن بەم ناکۆکی و ململانیانە بەڵام معادلەکە بە جۆرێکە بەشی هەرە زۆری ئەو کۆمپانیانەی لە کوردستانە ئیشەکەن کۆمپانیای بچووکن و ئەمانە پرۆژە و ئەسێتیان بەس لە هەرێمی کوردستانە هەیە نەک لە عێراق تەنیا کۆمپانیای گازپرۆمی ڕووسی هەیە کە پرۆژەی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەیە تەبیعەتی ئیشکردنی ڕووسەکان بە جۆرێکە ئەوان حساباتی سیاسی و سەربازی لە پشتی ئیشکردنیانەوە هەر تەنها و بەرهێنان و پارەپیاکردنیە بۆی ئەوان زۆر گویان لە مشکلانە نییە بەڵام کۆمپانیەکانی دیکە ئەوروپی و ئەمریکی و تورکەکان ئەوان زیاتر لە هەرێمی کوردستانە ئیشەکەن بۆیە ئێستا لایەنی عێراقی خستونیەتێ لیستی ڕەشەوە ئەوان زۆر گوێی پێنادەن و تا حدێکی زۆر ڕەنگە بەرگەی ئەو فشارانەی عێراق بگرن تا ئێستا بەرگیان کردووە بەڵام ئایا لە ئایندا چۆنە بێ لە ڕاستیە ئەمە ماوەتەوە دینامیکێتی ئەو ململانیە چۆن تێپەڕێ سوپاس دەکەم کاک سەرحەد چەند پرسیارێکی تر بە کورتی سەبارەت بەوەی کە هۆکاری چیەکە لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە و هێرشانە درۆن بێ موشک بێ زیادی کردووە بۆ سەر هەرێم طبعا بینیمان بەداخەوە کە کورد دابش بوو بەسەر دوو بەرەیە بوو بەوەی کە هەر لایەنێک بەجیا چوونە بەغدا ئەوەی شیعەکان ئەوان بە هەمان شێوە وای لێ هات سونە بوو بە بەشێک لەوەی کە لەگەڵ پارتی و سەدریەکانە کە هاوپەیمانیەکیان دروستکەی ئەمە نەوانێ لایەنەکەی تری کە تۆڕەکە یاخود بڵێن هەتا بە ئێرانیشەوە زۆر مەحاولە کرا کە ئەممان بگەن بەوەی کە حکومەت تەشکیل بکرێت و ئەم لایەنانە لەسەر مێزی گفتوگۆ بگەنە نەتیجە بەڵام نەگەشت بە کشانەوەی سەدرەکان ساحەکە بۆ ئەوان
ئەتوانم بڵێم باشتر چۆڵ بوو ئەوان ئەو هەدەف و ئامانجانی کە هەیەە نەوانێت لە ئایندەیە زیاتر ڕاستە ئێستانەوانی ئەوان بۆ مەرحەلەیەک بیانوێ بە هەر شێوەیەک بێ کە حکومەت تەشکیل بکرێ بەڵام لە ئایندەیە ڕنگدانەوەی ئەو شتانە زیاتر دەرەکەوێت و تەجروبەی پێشووتریشمان ئێمە هەمانە لەگەڵ ئەو لایەنانەیە ئەوان کە لە دەسەڵاتەوە لە حکومڕانیا بوون و ئەو کاتەکە وەزعی هەرێم چۆن بوو بەچی ئاقارێکا ڕۆشتووە بۆیە جارێکی تریژە گەرمەوە سەرەوەی گرنگە ئەمڕۆ کورد یەک بێت ئەمڕۆ یەک بێت ئێمە ئەتوانین بەرەو ڕووی ئەو بینەوە کە ڕوبەڕمانە بێتەوە بە یەک نەبوونی کورد ئێمە بەڕاستی وەزمان خراپە بێ و خراپتریشە باشە بەس وەکو ئەگەری سەربازی بەرەز لە سەرنەوت بێ لە سەرپرسی تر بێ پێکدادانی سەربازی نێوان عێراق و هەرێم ئەگەرێکی دوورە یاخود دەکرێت لەسەر نەوت بێت لەسەر شتی تر بێت چاوەڕوان کراوە یاخود دوورە بە کورتی بێ سوپاس دەکەم زۆر نزیکە چونکە ئەمڕۆ بڕیاری دادگای فیدراڵی هەلێکی باشە یاخود بڵێت مەجالێکی باشە بۆ حکوومەتی مرکزی یاخود بۆ ئەو گروپانێک کە بیانەوێ وەزعەکە ئاڵۆز بکەن بە ناوی ئەوەی کە ئەوان ئەو بڕیارە جێبەجێەکەن وەکوی کە ئەو برای بەڕێزی ئیشارەتی پیاکە ئەم ڕۆشتەکان بووە بە شێوەیەکی قانونی هەرێم شکاتی لە وەزارەتی دارایی و دادگای فیدراڵی کردووە ئەوان شکاتیان کردو تۆ وەزعەکان بەرەو ئاڵۆزیێڕوە تۆ بۆ هەموو ئەمە گەرانە بێ خۆت ئامادەکەیت و بە دووریشی نازانم ئەوان بە ناوی جێبەجێکردنی ئەو بڕیارەوە پەلاماری بیرەنەوتەکان و هەندێک جێگای تریش بدەنەوە باشە. مەترسی لەسەر کۆرمۆر و بەس چەمچەماڵەیە لەسەر سەرغاز و بڵێن غازی کۆرمۆر و لەگەڵ خۆرمەڵە مەترسی لەسەر شوێنی تر نییە زۆر بە کورتی سوپاس دەکەم کاتمان نەماوە نەخێر مەترسی لەسەر هەموو شوێنەکان هەیە لەسەر هەموو ئەو شوێنانەی کە نەوت و غازی لێە مەترسی لەسەر هەمووی ئەبێت ئەگەر ئەوان بیانەوێت بڕیارەکەی دادگا جێبەجێ بکەن ئەوە ئەبێ بەوەی کە ئەوان مەجالێکیان بۆ بڕەخسێ یاخود تەلێکیان بۆ ڕەخساوە بە ناوی جێبەجێکردنی ئەو بڕیارەوە پەلاماری ئەو شوێنانە بن بۆیە گرنگە هێزی پێشبەرگە و باقی ئەو هێزانی ترکە هەیە لەو جێگایانەیە لەو شوێنانەیە ئامادە بن ئێمە وەکو شەڕی داعشمان لێنەیە شەڕی داعش بەداخەوە کە بوو وەزارەتێکمان هەبوو بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە بە فیشەک و تەقەبەدی و قاچاقچیەکان بۆ چەند مانگێک توانرا جەپەکان بەڕێوەبەرین ئێساش بەشێکی زۆر لەو قاچاقچیانێک کە ئەو چەک و تەقەمەنی و ئەرزا قوشتانیان کردوە تاکو ئێستا هەندێکیان پارەکانیان دەدراوەتەوە ئەبێ وەزارەتی پێشمەرگە و حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی ژەمانە هیچیان خۆیان دوورە پەرێز نەگرن و کۆبوونەوەکان بەردەوام بن و زۆر بە وردی چاودێری وەزعەکە بکەن لە ڕێگای دەستگاکانی هەواڵگری و لە ڕێگای دۆستەکانەوە بۆ هەر ئەگەر و گۆڕاکاریەکە دێتە پێشەوە زۆر سوپاس زۆر سوپاس بۆ هەردوولاتان سوپاس ئێوە بینەرانی بڕێ سوپاس باوکارانە و پاتان.